تەنها 15 ڕۆژماوە لە بەردەم ئەو ماوەیەی کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دیاری کردووە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، بەڵام لە کۆی 3,800,000 دەنگدەر تەنها 90,000 دەنگدەر سەردانی بنکەکانیان کردووە بۆ نوێکردنەوەی ناوەکانیان و دڵنیابوون لێی. بەڕێبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی کۆمیسیۆنش دەڵێت بڵاوبوونەوەی دەنگۆی دواخستنی هەڵبژاردنەکان لە نێو هاوڵاتیان یەکێکە لەو هۆکارانەی کە هاوڵاتیان وەکو پێویست سەردانی بنکەکانی نوێکردنەوە ناکەن، بۆ ئەوەش داوای هاوکاری لە دەستگاکانی ڕاگەیاندن و پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان دەکات. هاوڵاتیانی کە سەردانیکە نزیک دەبێت لە 90,000 کەسێک کە تا ئێستا سەردانی کردبێ، ڕاستە و ڕێژەیە کەمە بە بەرچاوی ژماری دەنگدەرانەوە، بۆ ئێمە بە پێویستی ئەزانین هاوڵاتیان لێرەوە هاندین کە سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن یان بچن سەردانی ماڵپەڕی کۆمیسیۆن بکەن ئەو لینکەی تایبەتە بە تۆمار، ئەگەر پێویستی کرد ئەو کاتە دەتوانن سەردانی ئەو ناوەندانە بکەن. بەڕێبەری فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش دەڵێت سەردانی هاوڵاتیان بۆ بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران وەکو پێویست نییە و تا ئێستا تەنها 6% دەنگدەرانی هەولێر سەردانی ئەو بنکانەیان کردووە. خۆی ئەگەر ئەو نسبەیە مقارنە بکەین لەگەڵ بڵێن نسبەی دەنگدەر تقریبان دەکا 6 دەنگدەران، ئەمە ئەگەر بڵێن نسبەیەکی باشە ئەمە جێگەی ڕازیبوونە نەخێر. بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چۆڵەیەکی تاو بەخۆ دەبینێت و وەکو پێویست هاوڵاتیان سەردانی ناکەن. پێشازی وڵاتیان خەڵک بتاقەتە بەڕاستی ماندووە، بەڵام تا عەدەدش هەر باشە دێتن ڕۆژانە سەردانیکردن باشە. فترە زەمەنیمان کە ئەمە ئیش دەکەین لەسەر ئەو دەنگانی بە 5 حاڵەتانەوە، ڕاستکردنەوەیە، مەسەلەن گەڕانەوەیە، زیادکردنە، سڕینەوەیە. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە ماوەی ڕابردوودا 10 تەمووزی تا 15 ئابی دیاری کرد بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، بەڵام نزیکەی مانگێک لەو ماوەیە تێپەڕیوە تا ئێستا نزیکەی 6% هاوڵاتیان بە شێوەی ئۆنلاین و چوونیان بۆ بنکەکان تۆماری خۆیان نوێ کردوێتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.